بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان بەڕێزان، بەدیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامی خۆشەویستیدا. بابەتی ئەم جارەمان وڵامی پرسیاری بەڕێزێکە، دیارە کچێکە، خاتوونێکە. پرسیارەکەی وەکو خۆم دەخوێن، وەکو خۆی کە چۆنی نووسیوە دەیخوێنمەوە، جەنابیشتان گوێبیستی دەبن. پاشان لەسەر ئەم بابەتە ئینشاء الله تعالى تەوەرەی ئەم جارەمان قسەی لەسەر دەکەین. پرسیاری ئەو کچە، ئەو خاتوونە ئەوەیە، ئەڵێ مامۆستا، من پرسیارەکەم ئەوەیە، من دینێکی ترم هەیە، بەڵام من خۆم ماوەیەک دەبێت بووم بە موسڵمان، لەچکم کردووە و تێکەڵی کەسانی لای خۆمان نابم. اینجا ئەمویست زەواج لەگەڵ کوڕێکی موسڵمان بکەم. ئەوە بوو دایکی کوڕەکە ڕازی نەبوو، وتی 1000 ساڵیش بڵێ موسڵمانم، کەس نایەوێت هاوسەرگیری لەگەڵ بکە. دوای ئەوە بڕیارمدا زیاتر بچمە ناو دینەکە، واتە مەبەستی دینی ئیسلامە. دەستم کرد بە قورئان خوێندن بە تەفسیرەوە، بۆ ئەوەی تێبگەم ئەم موسڵمانانە بۆچی منیان قبوڵ نییە. کە قورئانم خوێندەوە تێگەیشتم کە هەڵە لە من نییە، هەڵە لەو بەناو موسڵمانانەیە کە هێشتا لە دین تێنەگەیشتون. دواتر دیسان داواکارم هات، هەتا گەیشتە ئەوەی مەسەلەکەم بۆ باسکردن، واتە بۆی باسکردن بۆ خوازبێنیکەری دووەمیشی کە من موسڵمان بووم، لەسەر ئاینێکی تر بووم. ئەم جاریان برای کوڕەکە و پێی وتم تۆمان ناوێت، لە خۆمان نیت، لە کاتێکدا من پەیوەندیەکم بە دینەکەی خۆمانەوە نەماوە. دووبارە بوویەوە، چەندەها داواکارم بەو شێوەیە کۆتایی پێهات. بە شتێک سزایان دەدام کە هیچ تاوانی منی تێدا نەبوو. ئێستا زۆر بێتاقەتم، هەم لە دین و لە عایلەکەی خۆم بووم، هەمیش موسڵمانەکان ئاوام پێ دەڵێن. هیچ ڕێگەیەک شک نابم، تەنیا خوا لە حاڵی من دەزانێت. زیاتر خەم لەوە دەخۆم ئەو کەسانەی بوونە سەبەب ئەهلی مزگەوتن. ئایا گوناهە بۆ من زەواج لەگەڵ موسڵمان بکەم؟ چۆن خەڵک تێبگەێنم کە من دینم گۆڕیوە، زوڵمم لێ دەکرێت، خەریکە دینم لەبەر چاو دەکەوێت. ئەگەر واز لە موسڵمان بوونم بهێنم، گوناهبار دەبم؟ من هەندێک جار لە وتاری مامۆستایانە دەبینم، هەر کەسێک بەهۆی تۆوە هیدایەت وەرگرێت، خێرەکەی بۆ تۆیە. ئەی خۆ من هیدایەتم وەرگرتووە، بۆچی دژم دەوەستن لە جێگەی ئەوەی یارمەتیم بدەن بەردەوام بم؟ پرسیارێکی تریش، بۆچی مامۆستایان خەڵک هۆشیار ناکەنەوە لەسەر بابەتی زەواج لەگەڵ ئەو کەسانەی کەوا موسڵمان بوون، تازە موسڵمانن؟ زەواجی موسڵمان لەگەڵ دینەکانی تردا لە ئیسلامدا چۆنە؟ بەڕێزان، ئەوەی وەکو خۆی بۆم خوێندنەوە دەقی پرسیاری ئەو خوشکە بەڕێزەیە، ئەو کچە بەڕێزەیە کە لەسەر ئاینێکی تر بووە، سوپاس بۆ خوای پەروەردگار موسڵمان بووە. کەواتە تەوەرەی ئەم جارەمان لە پرۆگرامی خۆشەویستی باسی هاوسەرگیری لەگەڵ کەسانی تازە موسڵماندا دەکەین. بۆ بەڕێزە دەڵێم پیرۆزبایی موسڵمان بوونەکەت لێ دەکەم. یەخوا پیرۆزت بێ ئەو مەدالیا ڕێزەی کەوا شەهادەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله وەرت گرت. ئاماژەش بە چەند خاڵێک دەکەم کە پەیوەستن بە پرسیارەکەی جەنابت و بۆ بەر چاوڕوونی بۆ هەمومان. یەکەمیان، بەڕێزان، ئەی موسڵمانان بەگشتی بزانن، تازە موسڵمان بوو زۆر جێگەی ڕێزن. بەڕاستی ئاینگۆڕین شتێکی هەروە سادە نییە. ئەو کەسانەی کەوا لەسەر بیر و باوەڕ و ئاینێکی تر بوون، شایەتمانی بە حەق بەخوای پەروەردگار و بە پێغەمبەری ئیسلام دێنە صلی الله عليه وسلم، ئێمە وەکو موسڵمان دەبێ ئەو پەڕی ڕێزیان لێ بگرین. ئەوە تا ئەگەر کەسێک مشریک بێ، واتە هاوبەش بۆ خوادانەر بێ، کەوا پیسترین جۆری کوفرە. خوای پەروەردگار لە سوڕەتی تەوبە ئایەتی 11 دەفەرمێ فەئین تابوا وەئەقاموا الصەلاة وآتوا الزەکاة فإخوانكم في الدین. ئەگەر کوڕێک پیاوێک مشریک بوو، دوای تۆبەی کرد، موسڵمان بوو، تەوحید و یەکتاپەرستی دینی خوای وەرگرت، نوێژی کرد، زەکاتی بەخشی، فإخوانكم في الدین، ئەوە براتانە، في الدین، وەکو ئێوە موسڵمانە. نابێ بڵێ تۆ دوێنە مشریک بووی، ئەوە لاچوو لەسەری. هەروەها ولا تنكحوا المشركات حتى يؤمنن، لە سوڕەتی ئەلبەقەرە ئایەتی 221 دەفەرمێ ئافرەتێک کەوا مشریک بێ، هاوسەرگیری لەگەڵا ناکرێ هەتا ئەو کاتەی ئیمان دێنێ.
یعنی کە ئیمانی هێنا نابێ بڵێ تۆ دوێنێ مشریک بووی ئەو لاپەڕەیە کۆتایی پێ هات ئەبێ هاوسەرگیری لەگەڵا بکرێت کەواتە ئەوەی لەسەر ئەمە مشریک بووە ئەوەی تر لەسەر ئاینێکە بە ئاینەکەش بەتاڵ بوو بێتەوە با بەلای تۆی مسلمانەوە ئەو ئاینە کۆتایی پێ هاتەوە بە ئاینی پیرۆزی ئیسلام بە پەیامی خاتەمی پێغەمبەران محەممەد صلی الله عليه وسلم تەنها ئیسلام قبوڵە کە هاتە ناو دینەکەتەوە فإخوانكم في الدين ئەوە براتە ئەوە خوشک لە ئایندا وەکو تۆ یەکسان دەبێت دومیان بەڕاستی ئەوانە پێویستە هاوسەرگیریان لەگەڵا بکرێ ئەگەر کوڕێک مسلمان بوو پێویستە کچی بدرێتێ نابێ بڵێن ئەوە دوێنێ ئاینێکی تری هەبووە ئەوێ بە شانازیەوە کچی بدرێتێ ئەگە کچێک بوو ئەوێ مسلمانان بە شانازیەوە بیخوازن بەڵام ئەوەندە دەڵێم هەر کەسێک لەگەڵ ئەو کەسە تازە مسلمانانەدا هاوسەرگیری دەکا بەڕاستی دەبێت کەسێکی زۆر باش بێ هاوسەرێکی نمونەیی بێ لە ڕووی وەفاداریەوە زۆر وەفا بێ بۆ ئەم هاوسەرێک کە تازە مسلمانە زۆر ڕەوش بەرز بێ ڕەوش بەرزەکانی نیشان دەکە ئەمە ئیسلامی ئێمەیە زۆر جوان مێر و کەسێکی مرد بێ نەک خوا نەخواستە ئەم کەسە کە مسلمانی ڕاستەقینەیە بە حساب پێشتر مسلمان بووە ئەم تازە مسلمانە کە هاوسەرگیری لەگەڵا دەکا غەیری غەش و خیانەت و فێڵ نەبێ هیچی لێ نەبینێ خەڵکانێک هەر لە ئەوروپادا لەگەڵ ئەوانەدا هاوسەرگیریان کردووە نێتێکی خراپی هەبووە تەنها بۆ ئەوەی ئیقامەکەی پێوەرگرێ پاشان ئەم کە تۆ دەبینێ ئەم دینت هەیە کە هەمووی غەش و تەزویرە تەنانەت خیانەت دەکەی لە یاسای وڵات کە ئەمانت دەداتێ ئیتر چۆن ئیسلامی بەلاوە خۆشەویست دەبێت تۆ دەبی بە هۆکاری ئەوەی ئەو خوا هیدایەتی دابوو بەڵام تۆ ئیسلامت لەبەر چاو ناشرین کرد بۆیە ئەو کەسانەی لەگەڵ کەسێکی تازە مسلمان بوودا هاوسەرگیری دەکەن ئەوێ نمونەی وەفا ڕەوشبەرزی و جوامێری بن هاوسەرگیری لەگەڵیان کە هێشتا مسلمان نەبوون ڕێگە پێدراوە سەیری ئەم وردی قورئانەکەن پێمان دەڵێ هێشتا ئەو کەسانە مسلمان نین کە ئاینێکی ئاسمانی ئەسڵیان هەیە ئاینەکە بوونی هەیە خوای پەروەردگار دەفەرمێ لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 50 اليوم أحل لكم الطيبات ئەمڕۆ مەبەستی ڕۆژی عەرەفەیە کۆتا ساتەکانی ژیانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەمڕۆ بۆتان حەڵاڵ کرا هەرچی پاک و پوختووە ئەوەی کەوا پاکیە لە ئیسلامدا حەڵاڵ کرا بۆتان وطعام الذين أوتوا الكتاب حل لكم وطعامكم حل لهم ئەو کەسانی کە ئەهلی کتابن ئاینێکی تری ئاسمانیان هەیە مسلمان نین لەسەر ئاینەکەی خۆیانن خوا دەفەرمێ حەڵاڵە خواردنی ئەوان بۆ ئێوە مەبەست لەو حەڵاڵە مەبەست ئەوە نییە نۆک و نیسک و وشکە و ئارد و برنج ئەوانە حەد بۆ هەموو کات حەڵاڵن مەبەستی سەربڕاویانە واتە ئەو حەیوانی کە ئەوان سەربڕیان گۆشتەکەی بۆ ئێوە حەڵاڵە هەروەها وەطعامکم حل لەهم ئەو گۆشتەش کە ئێوەی مسلمان سەری دەبڕن بۆ ئەوان حەڵاڵە سەیری ئەم نەرمی قورئانەکەن چۆن خۆشەویستی دەچێنێ لە ناو دڵی ئەو کەسانەدا کە ئاینێکی تریان هەیە بە دڵنیاییەوە سەربڕاوی مسلمان حەڵاڵە کەچی بە هەمان شێوە بەرامبەریان دەکا وەطعامکم حل لەهم خواردنی ئێوەی مسلمانیش بۆ ئەهلی کتاب حەڵاڵە هەروەکو خواردن و دەستکوژی ئەوان گۆشتەکەیان سەربڕاویان بۆ ئێوە حەڵاڵە پاشان دەفەرمێ والمحصنات من المؤمنات والمحصنات من الذين أوتوا الكتاب من قبلكم أو ئافرەتانەی کەوا داوێن پاکن محصنات يعني عفيفات أو ئافرەتانەی بە ئەخلاق و بە ڕەوشت و داوێن پاکن لە ئیمانداران بۆ ئێوە حەڵاڵ کراون بیان خوازن و بیان کەن بە هاوسەر والمحصنات من الذين أوتوا الكتاب من قبلكم هەروەها ئافرەتانی داوێن پاک ئەوانەی کە لەسەر ئاینێکی تری غەیری ئیسلامن ئەوانیشتان بۆ حەڵاڵن سەیری وردی قورئان کەن ئەوانە هێشتا مسلمان نەبوون بەڵام ئاینێکیان هەیە کە ئاینێکی ڕاستەقینە بۆ لە کاتی خۆیدا و ئێستا شێوێنراوە لەسەر ئاینەکەی خۆیان ماونەوە واتە مولحید نین بڕوایان بە یەکتایی خوا هەیە بەڵام هێشتا ئیمانیان بە پێغەمبەری خاتەم نەهێناوە صلی الله عليه وسلم کە محەممەدی کوڕی عەبدوڵڵایە صلی الله عليه وسلم خوا دەفەرمێ بۆ ئیماندار بۆ ئافرەتی ئیماندار و بۆ ئافرەتێک کەوا لەسەر ئاینێکی غەیری موسڵمانە تەنها و تەنها مەرجەکە بریتیە لە داوێن پاکی والمحصنات ئەبێ ئەو کەسە داوێن پاک بێ بە ئەخلاق بێ ئەهلی زینا و داوێن پیسی نەبێ
ئەگەر ئەو مەرجەی تێدا بوو و ئاینێکی هەبوو ئەو کاتە موسڵمان دروستە لەگەڵ ئافرەتێکە غەیری موسڵمان کە ئەهلی کیتابە هاوسەرگیری بکە بۆ هەردووکیان فەرمووی موسڵمانە ئیماندارەکەش ئەگەر عەفیفات نەبێ موحسەنات نەبێ داوێن پاک نەبێ نابێ ئیماندار زەواجی لەگەڵا بکە بە هەمان تەرازوش باسی ئەو کەسانی کردووە کە ئافرەتن و لە ئەهلی کیتابن کەواتە ئەگەر پێش موسڵمان بوون زەواج لەگەڵی حەڵاڵ بێ ئێستا کە ئەو ئافرەتە موسڵمان بووە ئەبێ بە شانازیەوە زۆر پێویستە کوڕێک بچێتە پێشەوە و زەواجی لەگەڵا بکا و هەموو کەس و کاریش بە شانازیە و پیرۆزباییان لێ بکەن خوشکی بەڕێزم ئەوەی بۆم خوێندیەوە لە سوڕەتی ئەلمائیدە ئاەتی 5 ئەمە کەلامی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە لە قورئانەکەیدا قسەی خەڵکی ناحاڵی لەسەر ئیسلام حیساب مەکە ئەو کەسانش کە ڕێگرن لە بەردەمی ئەو زەواجەدا کە کچێک موسڵمان بووە قورئانی خوێندوێتەوە لەچکی کردووە لە کەسوکاری خۆی هەمووی دابڕاوە لە ئاینی پێشووی دابڕاوە هاتۆتە ناو ئاینی ئیسلامەوە چ گوناهێکی گەورەیە تۆ ڕێگری لێ بکەیت بە خۆتاندا بچنەوە ئەو کەسانش تەوبەیەک بکەن لە بینی خۆیان و خوایاندا و جارش کە هەڵەی وا دووبارە نەکەنەوە پاشان سەیری وردی قورئان بکەن تۆی موسڵمان ئەگەر دەتەوێ هاوسەرت بە ئەخلاق و بە ڕەوشت و داوێن پاک بێ جا ئەهلی کیتابە هاوسەرەکەت یان ئیمانداری ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم وەکو خۆت ئەگەر ئەو موحسەنات بێ دەبێت تۆش پاک بی چونکە ئاەتەکە دوای ئەوە یەکسەر ڕوو لە پیاوان دەکا محسنین غیر مسافحین ولا متخذی ئەخدان دەبێت تۆی پیاوی ئیمانداریش دوور بی مسافحین واتە ئەو پیاوە نابێ هەرچی بۆی هەڵگە و زینای لەگەڵا بکە ولا متخذی ئەخدان یان ئافرەتێکی دیاری کرا و بەدزیەوە عەلاقەی ناشەرعی لەگەڵیا هەبێ لە پشتی هاوسەرەکەیەوە پیاویش نابێ ئەمەی لێ بوەشێتەوە چاولێ تەرازۆکەی چۆن ڕاقس کردەوە لە کۆمەڵگەی کوردی ئێمەی ئیمانداریشدا بەداخەوە هێشتا ئەم پێوە لە قورئانێ جێبەجێ نەبووە کابرا لەسەر یەک تەلەفۆن کە ژنەکەی جاریوە بە هەڵە بۆی هاتۆ تەڵاقی داوە جار هەیە ئافرەتەکە نەزەرێکی لەدەست قەوماوە دوای زۆریش پەشیمانە کابرا ناڵە لێت خۆش نابم بەڵام بۆ خۆی بەڕەوای دەبینێ ئەگە عەلاقەی ناشەرعی لەگەڵ ئافرەتێکی هەبێ لە پشتەوە ئەمەی خۆی بەبێ ڕەوشتی نازانێت لە کاتێکا قورئان دەفەرمێ چۆن دەبێ ئافرەتەکە بەڕەوشت بێ ئەبێ پیاوەکەش ئەوە بەڕەوشت و ئەخلاق بێ تەنانەت بۆی نییە لەگەڵ یەک ئافرەتیشە عەلاقەی هاوسەری هەبێ عەلاقەی ناشەرعی هەبێ لە دەرەوەی هاوسەرگیری حەڵاڵدا ئەگە ویستی خێزانی دووەمی هەبێ سێمی هەبێ نابێت لە پشتەوە بێ ئەبێ بە ئاشکرا و بەڕوونی بە ئاگاداری هاوسەری یەکەمی هاوسەری دووەمی بە ئاگاداری هەموو کەس و کار هاوسەرگیری بکە ئەینا متەخیذی ئەخدان دەیگرێتەوە پەیام بۆ کەسانێک کە تازە موسڵمان بوون سوڕەتی ئەلقەسەس ئاەتی 52 تا 55 خوێندنەوە ئەم خوشکە بە ڕێزە پێی دەڵێم الحەمدولله تۆ فێری قورئان بووی بڕۆ سوڕەتی ئەلقەسەس ئاەتی 52 تا 55 خوێنەوە ئەم کۆمەڵە ئاەتە موژدەی تێدایە و ڕێنمایشی تێدایە موژدەکە ئەوەیە باسی ئەو کەسانە دەکا کاتێک کە قورئان دەخوێننەوە باسی پەیامی ئیسلامیان بۆ دەکرێت خۆیان لەسەر ئاینێکی تر بوون دەڵێن یا ئیلاه العالمین ئیمانمان بەم پەیامە قورئانیە هێنا ئیمانمان بە خاتەمی پێغەمبەران حەزەتی محەممەد هێنا صلی الله عليه وسلم خوا موژدەیەکی زۆر گەورەیان دەداتێ ئولائیکە یؤتونە ئەجرەهم مەڕەتەین بما صبروا هەر کەسێک لەسەر ئاینێکی تر بێ لە ناخی دڵەوە موسڵمان ببێتە موسڵمانێکی مولتەزیم و ئیماندارێکی ڕاستەقینە ئولائیکە یؤتونە ئەجرەهم مەڕەتەینی پاداشتیان دوو جار دەدرێتەوە لە قیامەتە سبحان الله ئێمە ئیماندار یەک پاداشتمان هەیە ئەو کەسێک کە ئاینەکەی خۆی پێشووی واز لێ هێنا و هاتە سەر ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستەقینە بوو بە ئیماندار لە قیامەتە بەقەدەر دوی هێندەی من و تۆ پاداشتی هەیە سبحان الله چ گەورەییەکە بما صبروا بەهۆی ئەوەی ئارامیان گرت بەڕێزان عەرزم کردن بەخوا ئاینگۆڕین هەروە گاڵتە نییە ئەو کەسێک کە ئاینێکی تری هەیە و دێتە ناو بازنەی ئیسلامەوە بەڕاستی شایانی ڕێزە ئەوە تاخوا چ ڕێزێکی لێگرتووە مەڕەتەین ئەجر و پاداشتی ئەوانە دوو چەندانی ئێوەی ئیماندارە لە قیامەتە ڕێنماییشیان دەکا ڕێنمایی یەکەم دەفەرمێ وەیەدڕەئونە بالحەسەنەتی السەیئە وەیەدڕەئونە بالحەسەنەتی السەیئە خوشکی بەڕێزم گوێ لەم پەیامەی خوا بگرە
ئەبێ ئەو کەسانی کە لە ئاینێکی ترەوە هاتوونە ناو ئاینی ئیسلامەوە ئەبێ ئەمجا زیاتر خێر و بەرەکەتیان لێ بوەشێتەوە. پەروەردگار دەفەرمێ دەبنە خێر ئەگە خەڵک خراپەشیان لەگەڵا بکە ئەمان دڕک ناکەن بەدەستی خەڵکە، ئەمان دەبنە گوڵ و گوڵ پێشکەش بە خەڵک دەکەن. واتە کەسێکی قین لە دڵ نین، قین لە دڵی لە تۆی ئیمانداری تازە موسڵمان بوو لە ئاینێکی ترەوە ناوەشێتەوە کە هاتووی خواڕێن مایت دەکا ئەبێت لەمەوە دووە ڕقی ناو دڵت فڕێدەی. ئێستاوە تۆ دوو جار چەند جار غەدریان لێ کردووی لەگەڵ کوڕێکی باشی موسڵمانە کە سوکارنیان هێشتووە، خوا دەفەرمێت تۆ خراپەیان بەرامبەر مەکە، تۆ دوعای شەڕیان لێ مەکە، تۆ خێر و بەرەکەت بە، تۆ یەدڕەئونە بالحەسەنەتی السەیئە، نەکەی قین لە دڵبی. خوشکی بەڕێزم ئەمە پەیام و ڕێنمایی ئەڵڵایە بۆ تۆ. دووەمیان وەمیما ڕەزەقناهم یونفقون، ئەو کەسانی کە تازە موسڵمان دەبن ئەبێ موسڵمان بوونەکەیان بۆ ماڵی دنیا نەبێ، بڵێ وەڵام موسڵمان دەبن بۆی موسڵمانان خانوویەکەم بۆ بکەن، سیارەیەکم بۆ بکڕن، کەلوپەلی ناو ماڵم بۆ دابینکەن، بۆیە موسڵمان نەبێ وەڵا هاوسەرگیری لەگەڵ فڵان کەسی موسڵمانە بکەم بە ئاواتی دڵم بگەم، بۆیە موسڵمان نەبێ پۆست و پلەیەکی لە حکومەتەکەی ئەو وەختەیەگە حکومەتی موسڵمانان بێ هەبێ. نەخێر، تەنها لە پێناوی خوادا موسڵمان دەبن، دێنە ناو دینی ئیسلامەوە و هەروەها دەشبەخشن. ئەمان نەهاتون دەستپانکەنەوە لە پێناوی ئاین گۆڕینەکەیان دنیا بەدەست بێنن، بەڵکو میما ڕەزەقناهم یونفقون، لە عیلمیان، لە پۆستیان، لە کاروباری دنیاییان، لە ماڵ و سەرۆت و سامانیان دەبەخشن بە موسڵمانان. کەسێکی بەخشەرن وەرگەرنین. کاتی تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەمان ئێستا تەواو بوو. ئینشاءالله لە دوای ناوبەڕ دێنەوە خزمەتە ناوبەڕێکی کورتمان هەیە، ئاەتەکەی سوورەتی ئەلقەسەس تەواو دەکەین. ئەو ڕێنمایی بۆ تازە موسڵمانان دانراوە و پەیامی کۆتاییشم بۆ خوشکە بەڕێزە دەگەێنم. لە دوای ناوبەڕەوە جەنابیشتان هەروەکو جارانی تر دەتوانن ئینشاءالله بە ژمارە تەلەفۆنەکانی کە لەسەر شاشە دەیبینن پەیوەندیمان پێوە بکەن. دوای ناوبەڕ بە ئیزنی خۆی گەورە دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان هاتینەوە خزمەتتان و پرۆگرامی خۆشەویستی درێژە پێ دەدەین. باسی ئەوەمان کرد کە ئەو بەڕێزانەی کە لە ئاینێکی ترەوە هاتوونە ناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە، وەکو ئەو خوشکە بەڕێزەی کە نامەی بۆ ناردبووین، لەگەڵ ئەوەی کەوا پیرۆزبایی موسڵمان بوونمان لێکرد بۆ ئەم هەنگاوە خێر و پڕبەرەکەت و خێر و بەرەکەتەی و چەند ڕێنمایەکیشماندایە. ڕێنمایەکان هەمووی هی قورئانی پڕبەرەکەت و بەخششە. خۆی گەورە لە سوورەتی ئەلقەسەس ئاەتی 52 تا 55 موژدەی دانێ کە پاداشتی ئێوەی تازە موسڵمان مەڕەتەینی دوو هێندەی ئیماندارانە لە قیامەتە. ڕێنمایەکانی ژەوەیە ئێوە گوڵ بن، ئێوە قەت قین لە دڵ مەبن بەرامبەر بە کەسانی خراپەتان بەرامبەر دەکەن. هەروەها ببەخشن، ئێوە مسلمان بوونتان نابێت لە پێناوی هیچ ئامانج و دەستکەوتێکی مادیدا بێ، بەڵکو بە پێچەوانەوە ئێوە کە مسلمان بوون لەوەی کە هەتانەوە خوا پێی بەخشیون دەبەخشن بە مسلمانان. هەروەها سێمیان وإذا سمعوا اللغو أعرضوا عنه وقالوا لنا أعمالنا ولكم أعمالكم سلام عليكم لا نبتغي الجاهلين. پێشەوەی تەفسیری ئاەتەکە بکەم بەڕێزان لە ئێستاوە دەتوانن بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن نووسراوە پەیوەندیمان پێوە بکەن بە ئیزنی خوای پەروەردگار. خوای پەروەردگار فەرمووی وإذا سمعوا اللغو أعرضوا عنه وقالوا لنا أعمالنا ولكم أعمالكم سلام عليكم لا نبتغي الجاهلين. ئەو کەسانەی کەوا تازە مسلمان بوون سەیری وردی قورئان کەن نافەرمێ ئین سەمیعوا اللغو، کاتێک ئەگەر قسەیەکی نابەجێیان بەرامبەر کرا. قورئان دەفەرمێ ئیذا تەئکید بە، ئەو کەسەی کە تازە مسلمان بیت تەئکید بە دڵت ئازار دەدرێ. پەیوەندێکمان لەگەڵایە با فەرمێ. دایکی محەممەد فەرموو. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه. دایکی محەممەد سەرچام دادەی جان خوا ڕازی بێ خوا زۆر سپاس دەکەم. داوای جعای بەخێر بێکی نەچوو لە هەموو مسڵمانان نەخۆشمانەیە گرفتمانەیە دعای بەخێرمان بۆ بکەن لە بەرەکەتەوە لە هەموو مسڵمانان. ئینشاءڵڵا دایکی محەممەد خوشی بەڕێزم یا ڕەبی خوای گەورە شیفای نەخۆشی هەموو لایەک بدای هەموو ئیمانداران. زۆر نەخۆشە دەستی ئینشاءڵڵا خوای گەورە شیفای پیاوی بەڕێزیش دەدا لەگەڵ هەموو نەخۆشی مسلمانان و گرفتاریەکانیش پەروەردگار بە ڕەحمەت و میهرەبانی خۆی پەروەردگار لەگەڵ ئێوەی بەڕێزیشدایە مسلمانانی بەڕێزی ئینشاءڵڵا هەموو دوعای خێر بووە جەنابتان و بە تێکڕای ئیماندارانی خوشک و براوان بکەن. خوا لە ڕازی بێ خوشکی بەڕێزم دایکی محەممەد خوا ئاگادارت بێ، خوا لەگەڵ ڕەحمەت لە دایک و باوکی هەموو لایەک بێ، خوا لەگەڵ بێ سەرچاو. وإذا سمعوا اللغو أعرضوا عنه.
خوا دەفەرمێ ئیذا لە زمانی عەرەبیدا بۆ تەحقیقە، یعنی دڵنیا بە ئەو کەسەی کەوا هیدایەتی خوا وەرگرت هاتیە سەر ئاینی پیرۆزی پڕبەرەکەتی ئیسلام، دڵنیا بە قسەی نەشیاو دەبیستی، لەغو واتە قسەی بێتام، قسەی کرچ و کاڵ، قسەی نابەجێ لەلایەن ناحەزان و نایارانەوە دەبیستی، بەڵام ئەعرەض عنه پەیامی تۆ چییە؟ پەیامی تۆی تازە موسڵمان ئەوەیە ئەوانە پشتیان تێکە، ئاوڕیان بۆ مەدەوە، مێشکی خۆتیان پێوە مەشغوڵ مەکە. وەقالوا ئەوانە دەڵێن کە تازە موسڵمانن لە وەڵامی قسەی نەفاماندا دەڵێن لەنا ئەعمالنا وەلەکم ئەعمالکم، کار و کردەوەی خۆمان بۆ خۆمان، کار و کردەوەی ئێوەش بۆ خۆتان. واتە من پەیوەندیم بە ئاینی ئیسلامەوە کردووە سوکاتی بە هیچ ئاینێک ناکەم. تۆ ئەگەر لە ئاینە پێشوەکەی خۆمی سوکاتیم پێ دەکەی دڵنیا بە من وەڵامن نادەمەوە، تۆ کار و کردەوەی خۆت بۆ قیامەتی خۆت، منیش کار و کردەوەی خۆم بۆ قیامەتی خۆم. پەیوەندێکمان لەگەڵان بڵێ. الو خوشکی من خوشکە کاڵێ فەرموو. الو السلام عليكم شنو مامۆستا؟ عليكم السلام ورحمة الله دادەیگەن جەنابتان شکر باشن الحەمدولله. سلامەتی تو باشە حاڵە حوڵە خوا لە ڕازی بیا ڕەبی الحەمدولله. سلامەت مامۆستا دوو پرسیارمە. پرسیارێکمان فەرموو. بەڵێ فەرموو. بەڵێ گوێم لەویست دەنگتم خوشکە کاڵە فەرموو. مامۆستا دوو پرسیارمە، یەکێکیان درۆکردن، درۆی سپی. بەڵێ. درۆی سپی کە بین دوو کەس چاک بکەیت. بەڵێ. ئایا ئەڵێنەوە تو ئەو درۆیت کرە گونەحباری، یاڵم درۆکەم بۆ کرا ئەم دوو کەسە لە یەک نابن شەڕ نەکەم خوێن نەڕشێ، ئایا گونەحباریانە؟ بەسەر چاوی شەڵا قسەی لەسەر دەکەین بەسەر چاو. پرسیاری دووەمەت. برایەکەم هەیە زۆر پارە زۆر سەرفەکە، حەسەنە پارەی پێ بێ لە گیرفانەوە، منیش فێر بوومە لە گیرفانی پارە دەرەکەم، ئاگاشی لێ نییە. بەس کە دوای داوای پاراکە پارەکەی خۆی ئەدەمەوە، ئایا گونەحبارم لەسەر ئەوەیش؟ ئەبڵێن ئێوە لە ماڵەوە بەیەکەوەن لەگەڵ دایک و باوکتاندا و برایش لەگەڵ ئێوەدا دەژی هەمووتان بەیەکەوەن. ئیسراف زۆر دەکا. بەڵێ پارە زۆر سەرفەکە. بەڵێ. ئیتر منیش لە گیرفانی پارە دەرەکەم، بەڵام پێی نازانێت کە داوای پارە ئەکا پارەکەی خۆی ئەدەمەوە. بەسەر چاوی شەڵا قسەی لەسەر دەکەم. خوا لە ڕازی بێ خوشک خاڵی خواگەدار بێ دادەگەن، خوا لەگەڵ لەسەر چام خوا لەگەڵ. پەیوەندی کترمان لەگەڵە خاتو نازە فەرموو خوشکی من. لاڤە بەڵێ. خاتو لاڤە فەرموو. السلام عليكم شنو مامۆستای بەڕێز باشی؟ عليكم السلام ورحمة الله ئەستایی خوا لە خوشکی بەڕێزم. ئێوە جەنابتان شکر باشن الحەمدولله. زۆر مامنون ساقەکە مامۆستای بەڕێز وەڵای سوالێکمان هەبوو. فەرموو دادەگەن. وەڵام مامۆستای بەڕێز ئەوە برایەکم هەیە اینجا مدیرکە بێ پەیوەندی و شتیوایی نییە لەگەڵمانە اینجا ئەزانم لایەنی ئیسلامە ئەمە شتێکی باش نییە و عەفوم کە خوشکە لاڤە دەنگەکە زۆر ساف نەبوو بەفەرمووت برایەکم هەیە براکەت چۆن بوو؟ براکەم پەیوەندی نییە لەگەڵمانە وەکو پەیوەندی خەبراتی کەساتی نییە لەگەڵما و لەگەڵ پیاوەکەشمان تێکچووە. اینجا هەم خۆم و هەم لەگەڵ پیاوەکەشمان اینجا مامۆستای بەڕێز ئەڵەم لە دینی ئیسلامە ئەمە خۆ من ئەزانم زیادی خۆی گەورە و پێغەمبەریش ئەمین پێ ناخۆشە، بەڵام ئەو برایان بە عمەلی یعنی ئەوە نییە کە چۆن ئەڵێ کەساتی لەگەڵا تێکڵاوی لەگەڵا لەبێت دەیکم بە ئیمان تێکچووە لەگەڵ دێکمە زۆر خراپ بووە لەسەر دەیکم بینە جواب ئەو لەگەڵ دایکما زۆر خراپ بوو دایکمی دەرکرد ئێمەش لەبەر دایکم هاتین بە چواب لەسەر دایکم و بە ئیمان تێکچوو لەگەڵا ئێستا بە ئیمان نییە لەگەڵا ئێمە گونەحبار ئەبین من و خوشکەکەم هەردووکوا لەبەر لەگەڵ ئەو برایە قسەمان نییە و هەر خۆی و هەم خێرانی بین. عەفو خاتو لاڤە ئێستا عەفوم کە قسەکان پێ نەبڕم ئێستا دایکت لە ژیانە ماوە لەگەڵ براکەتا دەژی؟ لەگەڵا بوو بەڵام دەری کرد. ئێستا ینی بڵین بە تەنیا و برایەت دەژی؟ لەگەڵ خێزانی خۆیان ئەزانم بەسم وایە لەگەڵ ماڵ مناڵی خوا دەژی و دایکت لای ئەو نەماوە؟ نەخێر نەوەڵا. بەسەر چاوی شەڵا قسەیەکی لەسەر ئەو بابەتە دەکەین. مامۆستا بەڕێز بەسم ئەوەی ئێمە گونەحبار ئەبین. بەڵێ تێگەشتم لە پرسیارێک هەیە گونەحبار دەبن تەرکی عەلاقەی بکەن و ئێوە شات شوێنەکەن؟ بەڵێ. بەسەر چاو. زۆر مامنونتم مامۆستای بەڕێز. خوا لە ڕازی بێ خوشکە لاڤە سەرچاو دادەیگیان خوا لەگەڵ لەسەر چاو. خواگەدارت بێ خوا لەگەڵ. کاک ڕەسوڵ فەرموو. مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکم السەلام ورحمەت الله وبەرەکاتوو برای بەڕێزم کاک ڕەسوڵ. مامۆستای گوڵ
شەوی جمعەیە سوورەی کەهف بە کوردیەکەی بیخوێنیتەوە یا بە عەرەبیەکەی ئایا فەرقی خێرەکەی هەیە؟ بەسەر چاوی شاڵا قسە لەسەر پرسیارە جوانەکەی جەنابیشت دەکەین. من مەمنونتم و بەڕێزی. من سوپاسی جەنابەت دەکەم کاک ڕەسوڵ من مەمنون خوا گەورە ئاگای لێتان بێ. ئەجمعین خوا حافیز خوان گەورەتان قبوڵکە خوا لەگەڵ خوا حافیز خوان لەگەڵ. پەیوەندیش ترمان لەگەڵ بوو کاکە محەممەد فەرمۆ. باش قوربان گیان. جەنابتان چۆن کاکە محەممەدی بەڕێز خوا گەورە سەلامەتتان کە. جەنابتان شکر باشن. باشی چاوەکەم یەخوا باش بێخوا مامۆستاگیان. بەڵێ کاکە محەممەد. ئەگەر دەست شوێنێکی سووتێ دەتوانانی ئەو دەستەی تەیموم بکە بەتەنێ و دەستەی بەسە چاو بڵێن ئەو دەستە کە سوتاوە لە جات لە کاتی دەستنوێژات چی دەکەی لە جاتەوەی کە نایشۆی بەسەر چاو باسی تەیممت بۆ دەکەم. دەتوانانی تەیمومکەی بەڵێ جا تەیممت پێ دەڵم چۆن دەکرێت چکات خەڵکێک وازان هە دەست تەڕکەوت لەسەر ئەو پەڕۆیی دابێنە بەسەر سوتاویەکە داوە کافیەوە تەیمموم نییە تەیمموم شێوازشکەی تایبەتی هەیە لە جیاتی ئەو شوێنەی کە ناشۆردێ واتەس ئەندامە ساغەکانی جەستە دەوانی کە واجبن لە دەستنوێژەدایان شۆی بەڵام ئەو شوێنە تەڕ ناکەی لە دوای ئەوەی کەوا تەڕی ناکەی چیەکەی تەیمموم دەکەی تەیممەکەت بۆ باز دەکەم بەسەر چاوانکارێکی ئاسانە. باش کاک محەممەد سەر چاوەکان کاکە محەممەدیان دوست چاوی تۆش خۆش بە ئینشاءڵڵا خوای گەورە ئاگای لێتان بێ سەر چاو. دایکی محەممەد پەیوەندیکی ترمان لەگەڵایە فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته خوشکی بەڕێزم. مامۆستای بەڕێز مامۆستا دوو پرسیار منێک لەبارەت حەفزەکەم. یەک تۆز دەنگت بەرزکەیتەوە دایکی محەممەد بمبورە با باشتر لە دەنگەکە تێبگەم. ئەگەر دایکی محەممەد تۆزە تەلەڤیزۆنەکەت کەسکەی تەلەڤیزۆنەکەت کەسکە دەنگەکەت باشتر بۆ لای من دێ. دایکی محەممەد تەلەڤیزۆنەکەت کەسکە تەواو کزیکە ئەتە دەنگەکە باشتر من تێدەگەم. مامۆستا من پێنج ساعتش ئێستا جام ئامانەتە شێکدانا مەبلەغە پارە شەکندانا. بڕوا بکە دایکی محەممەد دەنگەکەت زۆر نزمە تێناگەم بمبورە. پێنج ساعتش ئێستا جام مەبلەغە پارە شەکندانا. برایانی کۆنتڕۆڵە و دەنگەت ساڤ نییە لای من. ببوورە دایکی محەممەد دەنگەکە نەگەیشتە ئێمە عنی بمبورە دەنگەکەی تۆ من پرسیارەکەی هیچ حاڵی نەدەبووم داوای لێبوون دەکەم برایانی کۆنتڕۆڵی شەڵیاندا بەندەوە دەگە پسرا ببوورە. کاک ڕێبوار فەرموو برای بەڕێزم. بەڵێ کاک ڕێبوار فەرموو. بەڵێ گیان. کاک ڕێبوار فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك ريبوار جان. مامۆستا فاتحە. کاک ڕێبوار فەرموو لە خزمەتە. بەڵێ مامۆستا لەمە پرسیارێک. فەرموو گیانەکەم. مامۆستا گیان پرسیارەکەم ئەوەیە لۆ مەسەلەی کار کڕین و تشتێوە مەسەل میساڵەن ئەم ملیۆنم هەیە. وەڵی کاک ڕێبوار پەیوەندیەکە نازانم هێڵەکەی ئێمە تەواو نییە دەنگت زۆر بەنزمە لای من. دەنگت باش لۆ من دێ. دەنگی دەزانم تۆ دەنگی من دەویستی بەس دەنگی تۆ نایەتە نای پرسیارەکەت بکە کاک ڕێبوار دیارە برایانی کۆنتڕۆڵ هاوکار دەبن مایکەکەی ئێمە خەلەلێکی هەیە ببوورە. فەرموو کاک ڕێبوار. پرسیارەکەم ئەوەیە میساڵەن ئەمن 5 ملیۆنم هەیە دەدەمە برادەرەکەم. بەڵێ بەڵێ. ئەو لە خۆی مەعمەلەی پێ دەکا مانگانە 400,000 زیاتر من. چەندە دەداتێ؟ 400,000 میساڵەن. 400,000 بەڵێ. بەڵێ ئەو لە خۆی مەعمەلەی پێ دەکا کارتی دەکڕی دەفرۆشی ئەوە چ ئەشکالی هەیە و حەلال و حەلال. مامەڵەکەی چیە فەرمووت کاک ڕێبوار؟ معمەلەکەی میساڵەن لە خۆی ئەمن دەدەمە ئەزانم مەبەستمە ئەو ئیشەی کە پێی دەکات چیە ئیشەکە؟ کارتی پێ دەکڕی دەفرۆش. کارتی مۆبایلۆوانە؟ بەڵێ بەڵێ. بەڵێ بەسەر چاو قسە لەسەر دەکەم بەسەر چاو وڵام دەدەمەوە کاک ڕێبوار جان. بەڕێزی مامۆستا فاتح. دەست و چاوت خۆش بێ یاخوا خۆی گەورە سەلامەتتان کە یاخوا خوا لەگەڵ. بەڵێ خوای پەروەردگار فەرمووی کاتێکەوە بە تەئکید ئەو کەسێک کە تازە دێتە ناو دینی ئیسلامەوە عەزیەتی دڵی دەدرێ لەلایەن کەسانێکەوە کە پێشتر هاو ئاینی بوون لەلایەن موسڵمانانێکی ناحاڵیەوە دەڵێن ئەمە چۆنیە موسڵمان بوو ئەبێ لەبەرچی موسڵمان بێ و تۆ دڵت دەشکێ و دڵت ئازاری پێدەگا پێی بڵێ لەنا ئەعمالونا وەلەکم ئەعمالوکم کار و کردەوەی خۆم بۆ خۆم و کار و کردەوەی خۆتان بۆ خۆتان
هەر کەسەمان دەچینە قەبر و قیامەتی خۆمان سەلام عەلەیکم سڵاوتان لێبێ دڵنیابن ئێوە خراپەن بەرامبەر بڵێن ئێوە دڵم ئازاردان ئێوە قسەی نەشیاوم پێ بڵێن سەلام عەلەیکم لەلایەن منەوە سەلامەت دەبن من زەررم بۆ کەس نابێ من هاتوومە دەریای میهرەبانی ڕەحمەتی خوای پەروەردگارەوە کە ئیسلامە ئەگەر چی خەڵک ئازارمدا و قسەی نەشیاوم پێ بڵێ من لەبەر قیامەتی خۆم لەبەر پاداشتی خوا بە فەرمانی خوا دەکەم لە سوڕەتی قەسەسا من خراپەم بۆ هیچ کەس نابێ من جوێنم بەدەما نایە بەرامبەر بە هیچ کەسێک من ئازاری دڵی کەس نابم لا نەبتەغی الجاهلین ئێمە هەرگیز خۆمان ناخینە تای تەرازووی کەسانی نەفامەوە بەڕاستی خوشکی بەڕێزم کە ئەم پرسیاری کردبوو بە تەوەری ئەمڕۆمان و هەموو ئەو بەڕێزانی کەوا لە ئاینێکی ترەوە هاتوونە ناو ئاینی پڕبەرەکەت و جوانی ئیسلامەوە خۆشەویستان خوا لە جیاتی ئێوە بەو کەسانی کە ئازاری دڵتان دەدەن دەفەرمێ ئەلجاهیلین ئەوانە جاهیلن ئەوانە نەفامن واتە خوا لەسەر ئێوە ئەوانەی ناوناوە نەفام و جاهیل کە ئازاری دڵتان دەدەن کەوا لەمپەرتان بۆ دروست دەکەن وەکو ئەو خوشکە بەڕێزەی کاتێکە برای فڵان کەس کە ویستوت هاوسەگی لەگەڵ بکەیت دایکی فڵان کەس کە ویستوت هاوسەگی لەگەڵ بکەیت بۆتە ڕێگر وتوێتی ئێمە نایهێڵین تۆ لە خۆمان نی چی لە خۆمان نی ئەویش مرۆڤە وەکو تۆ ئینسانە لە ئینسانیەتە پاشان کە هاتۆتە ناو بازنەی ئیسلامەوە ئەو هەموو قوربانیی داوە ئەو هەموو سەبرەی گرتووە لە کەسوکاری دابڕاوە بەڕاستی ئەوە جورئەتی دەوێ ئەوە پێشوازیکردنێکی گەرم و ئامێزی گەرمی موسڵمانانەی دەوێ ئەوە نەگڕەتی کەیتەوە ئەوە کەسە خوا دەفەرمێت جاهیلە کە ئازاری دڵی ئەو تازە موسڵمان بۆ دەدا بۆیە خوای پەروەردگار دیفاع لە تۆ دەکا ئەو کەسێک کەوا دڵت دەشکێندرێ کە تازە موسڵمانی چی لە خۆت نییە خوا دەفەرمێ فەئیخوانکم فی الدین ئەگەر پیا و بێبراتانە لە ئایندا ئەگەر ئافرەتێک بێ بوو بە خوشکتان لە ئایندا وەکو هەر ئافرەتێکی تری موسڵمان بەڵکو پاداشتی ئەم خوا بە نەسی قورئان فەرمووی مەڕەتەینی بیما سەبەڕوو بەخوا لە قیامەتە دوی هێندەی تۆی موسڵمانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لەناو باوەشی ئیسلاما گەورە بووی من و تۆ بەڕاستی فەنێکی تێدانێ هەموو هیدایەتی خوایە باوکو دایکمان موسڵمان بووە باپیرمان موسڵمان بووە بنەچەمان موسڵمان بووە لەناو مزگەوتا گەورە بووین لەناو گەڕەکی موسڵمانانە چاومان کردوێتەوە بەس ئەو لە ئاینێکی تردا بووە مزگەوتی نەبووە باب و باپیرانی موسڵمان نەبوون دایکی موسڵمان نەبووە ئێستا خۆی دراسی ئیسلامی حەقی کردووە بەڕاستی خوا ڕێک فەرمووی دوو پاداشتی ئێوەی هەیە بەڕاستی ئەوانە غیرەتێکی گەورەیان هەیە کە دینی خۆیان واز لێدێنن بە دوی حەقیقەت و ڕاستیدا و دینی ئەسڵی خوای پەروەردگار کە ئیسلامە دەدۆزنەوە نابێ ڕێگریان لێ بکەین خوشکی بەڕێزم دڵخۆش بە بە ئیمانەکەت بەڕاستی خوای پەروەردگار گەورەترین خەڵاتی بە تۆ بەخشیوە خوای پەروەردگار دڵت خۆش دەکات دڵتەنگ مەبە بە کەسانێک کە بۆ خۆیان وا لە ئیسلام حاڵی بوون عەرزم کردی ناران کە تەگەرەیان بۆ ژیانی تۆی هاوسەگیری دروست کرد لەسەر ئیسلامیان حیساب مەکە لەسەر خۆیان حیسابکە بەڵام خوش فەرمووی قین لە دڵ مەبە بەرامبەریان نابێت دڵە پاکەکەی تۆ کە بە ئیسلام پاک بۆتەوە قین و ڕقی بەرامبەر بە هیچ کەسێک تێدا بێت دڵنیا بە دنیا هەر تێدەپەڕێ تۆ ئەم ناڕەحەتیانت دێنە پێش خەڵاتی ئیمان شاخەڵاتی ئیسلام هەروە گاڵتە نییە تۆ ئەو مەدالیا گەورەی خوای پەروەردگارت وەرگرتووە بەخوا ئەبێت چاوەڕێژبی دڵیشت ئازار بدرێ لەلایەن کەسانێکەوە کەوا هاوئاینی پێشچووت بوون تانە و تەشەرت لێ بدەن هەروەها کە سوکارت لێتدا ببڕێن و نەفیت بکەن نەیەڵن هاتوو چۆیان بکەیت و لە خۆیانت دابڕنن ئەبێت چاوەڕێی ئەمانە بکەیت گەورەترین شەهادەی دنیا شەهادەی ئیمانە لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم خوشکی خۆم کچی خۆم دنیا هەر تێدەپەڕێ قیامەت هەیە چاوەڕێی ئەو ڕۆژە بکە کە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم و پێغەمبەرەکەت کە خۆل لەسەر ئاینەکەی بووی دڵنیا بە ئەو پێغەمبەرە لەگەڵ پێغەمبەری ئیسلامدا صلی الله عليه وسلم بەیەکەوە دێن پیرۆزبایی موسڵمان بوونت لێ دەکەن بەیەکەوە دەرگاکانی بەهەشتن نیشان دەدەن جا ئینسان ئەگەر بەهەشتی هەبێ دنیایەکی فانی و کاتی بە هەر ناڕەحەتی تێدا بێ بەنسبەت هاوسەرگیریشتەوە دڵنیا بە بە ئیزنی خوای پەروەردگار دوا ڕۆژێکی زۆر خێر و پڕبەرەکەتت دەبێ ئەو کەسانی کەوا نەبوون بە نسیب و هاوسەرگیری لەگەڵا ئەنجام نەدان ئەوە خێرێکی گەورەی پێوە بووە هەر کەسێک لە هاوسەرگیریدا خۆی خاوەنی بڕیار و ئیرادە نەبێ باوک بڕیاری بۆ بدا دایک بڕیاری بۆ بدا برا گەورە بڕیاری بۆ بدا دڵنیا بە هەرپەکەڵکی هاوسەرگیری نایە بۆیە تۆ کەسێکت بە نسیب دەبێ ئینشاءالله هاوشانی تۆی بەڕێز بێ تۆ زۆر بەڕێزی لای خوای پەروەردگار
نەچی خوا نەخواستە شەیطان دڵت سار بکاتەوە وەکو لە نامەکەدا نووسیوتە لە پەیامەکەدا نووسیوتە خەریکە دینم لەبەر چاو دەکەوێت بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ لەسەر ئیسلامەتێکە سوورتر بە ئینشاءالله خوای گەورە بە هاوسەرێکی حەڵال شادت دەکا و لە ماڵی خۆتە بە ماڵ و منداڵی خۆت شاد دەبی ئینشاءالله نەوەی موسڵمان لە ئامێز دەگری ومێدەوارم کە تۆ وەکو باست کردو قورئان دەخوێنیەوە تەفسیری قورئان دەخوێنیەوە زیاتر گوێ لە وتاری مامۆستایانی ئاینی میانڕە و ئیسلامی بە حەقە وەکو خۆی دەگەیانن بگرە هەروەها زیاتر دیراسەی قورئانی پڕبەرەکەت و بەخشش بکە ئەوەی کە من عەرزم کردی یەک دوو ئاەتی قورئانی پیرۆز بوو بزانت چۆن باسی تۆ دەکات چۆن ڕێزت لێ دەگرێ چۆن دڵت خۆش دەکا هەموو ئاەتەکانی قورئان ئاوا دڵت خۆش دەکەن و ڕێنمایی ژیان دەدەن بە تۆش و بە ئێمە و بە سەرجەم ئیماندارێنی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. بەڵێ بەڕێزان پەیوەندیەکانمان دیارە ناتوان هیچ پەیوەندی تر وەرگرین ئینشاءالله وڵامیان دەدەمەوە. دایکی محەممەد یەکەم جار فەرموو کە پەیوەندی یەکەممان بوو داوای دوعای خێری کرد دایکی محەممەد یا ڕەبی خوای پەروەردگار شیفای ئەو برا بەڕێزەمان کە هاوسەری جەنابتە بدا و یا ڕەبی خوای گەورە گرفتی ئێمەش و تۆش و هەموو ئیماندارانیش حەلکە دنیا پڕیەتی لە گرفتاری بەڵام دوعای ئیمانداران بۆ یەکتر گیرایە لای خوای گەورە ئینشاءالله لە وتاری جمعەشە لەگەڵ تێکڕای موسڵمانانە جەنابیشتان نەخۆشی ئێوە نەخۆشی هەموو موسڵمانان خوا بە گەورەی و ڕەحمەتی خۆی بە شیفای خۆی شیفای هەموو لایەک دەدا ئینشاءالله هاوسەر لە نزیکترین کاتا باش دەبێتەوە. خوشکە کاڵێ فەرمووی دوو پرسیاری هەبوو. پرسیاری یەکەمیان درۆکردنی سپی کە بۆ ئیسلاحی خەڵکە بەڵێ لە ئیسلامدا لە حەدیسی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم فەرموویەتی بە درۆزن ناناسرێ ئەو کەسەی کەوا ئیسلاحی بەینی دوو کەس دەکا. کەسێک دەچی نێوانیان ئاشکەیتەوە ئەچی دڵی گەرمە لەو دەقەی دڵگەرمیەدا جاری وایە قسەکانی گونجاونین بەوە کەسی بەرامبەر تۆ بچیە ڕێک و ڕەوان بڵێ وەڵڵی فڵان کەس بەرامبەر بە تۆ ئەم قسانەی کرد بەخوا ئەوە بەنزین دەکەی بە ئاگرا فیتنەیەکە گەورەتر دەبێت. کەسی بە ڕێزی وەکو تۆ خوشکە کاڵێ هەرەوەی لێ دەوەشێتەوە موسڵمانی حەق ئەویش ئەوەیە دەزانێ ئەم ئینسانە لەم دەقەیەدا زۆر تووڕەیە و دڵی بەرامبەر بە کەسی بەرامبەر پڕە بەڵام ئەگەر تۆ چی بۆ لای بە کەسی بەرامبەر وتت وەڵڵی فڵان کە جوانیە وەکو تۆ لێ حاڵی بووی وەڵڵا هەڵوێستی زۆر جوانە هەندێک گلەی و نازی دۆستایەتی و خزمایەتی و خۆشەویستی هەیە گلەیی لە دۆست دەکرێت ئەگەر لە تۆی خۆشنەویستای هەر گلەی بەرامبەرن نەدەبوو هەر لوتەلا نەدەبوو لێت یعنی بە بارێکی ترا پەیامەکەی ئەو دەگەێنی نە قسەکانی خۆی بەڕاستی بۆ ئەمیش بە دڵنیاییەوە دڵی نەرم دەبێت لەوانەیە قسەکانی ئەمیش وەکو پێویست نەبێ بەڵام دەچێەوە بەلای کەسی یەکەم ئەڵێ بڕوا بکە کەسی دووەم وەکو تۆ نەبوو هەر زۆر ڕێز و حرمەتی هەبوو ئەویش بە هەمان شێوە نازوگلەیی هەبوو بۆ تۆ بەم شێوەیە تۆ کە لە یەکە نزیککردنەوەی قسەکانی ڕابردوو باز ناکرێن ئەم دڵانە پاک دەبنەوە بۆیە ئەمە بە درۆکردن حیساب نییە درۆ هەمووی ڕەفزە لە ئیسلامدا بەڵام ئەمە ئیسلاحە ئەمە حیکمەتە لە چارەسەردا ئەینا هەرچی وتت درۆ لە ئیسلامدا ڕەفزە نە درۆی سپیمان هەیە نە درۆی ڕەشمان هەیە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەم قسەی کە وەکو خۆی باسی ناکەی پەیامەکە وەکو خۆی ناگەیەنی لە پێناوی ئیسلاحایە لە پێناوی چارەسەری ناکۆچی نێوان دوو کەسایە ئەمە ناوی منە درۆ ناوی بنێ حکمت و لێزانی و دانایی لە ئاشتەوایی نێوان دوو کەسدا ئەمە خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێگەی پێداوە و بەڕاستی پاداشتی گەورەشی لای خوا هەیە. دومیان فەرمووت براکەم ئیسراف دەکا واتە دەست بڵاوە ئەو پارەی کە پەیدای دەکا زۆر بۆ بەری ناگرێ لە جیفانیا پارەکەی لێ دەردێنم بۆی هەڵدەگرم خوشکی بەڕێزم ئەمە تقریبەن دەکەوێتە سەر دوو لایەن کارەکەی تۆ شتێکی باشە وەکو خوشکێکی دڵسۆز ئیسراف هەر کەسێ زیادە ڕەوی کرد لە ئیسلامدا حیجرمان هەیە واتە پارەکانی لەدەست دەستێندرێ هەر کەسێ پارە و پوڵێکی زۆری هەبوو ملیۆنە مەعاشی هەیە گەنجێکی ئاوایە جاری وایە لە سەری مانگە هیچی پێ نامێنێ ئێمە ئێستا خێزانی نییە پێویستە پارە و پوڵێک کۆکاتەوە هەموو ڕۆژان پارانی دەست ناکەوێت ئەگەر حکومەتی ئیسلامی هەبێ دەستی بەسەرا دەگرێت ئەڵێ تۆ کەسێکی زیادە ڕەوی دەکەی کەسێکی نازانی مەسرەف بکەی بەڵام کاتێک ئەم حکومە ئیسلامیمان نییە تۆی خوشکی بەڕێز دوو حاڵەت هەیە ئەگەر بزانێ ڕۆژە براکەت بەم پارە دەرێنانە لە جیرفانت بزانێ خوا نەخواستەوە بزانێت زیل لێکدۆ دوو لە ڕووی تۆ کە تۆ بەنێتی پاکی خۆت کارەکە دەکەی یان لەوە ئەچێ هەر یەکجاری لێت عاجز بێ لێت بکەوێتە شک و گومانەوە یان بوختانت پێ بکە وڵێ وەڵا پارەی زۆرترم دیار نەماوە ئەگەر
خوا نەخواستە دەزانی براکەت ئەمانە ڕۆژی ئاشکرابوون چونکە وا ڕۆژی هەستی پێ نەکرد مانگی هەستی پێ نەکرد ساڵێک هەستی پێ نەکرد شت هەر ئاشکرا دەبێت ئەگەر ڕۆژێ زانی تۆ برای خۆت باشتر لە من دەناسی زانی تووشی ئەوە دەبی خوا نەخواستە لە جیاتی چاکە کورد دەڵێت تووشی خراپە دەبی ناوەڵا ئەو کاری لەگەڵامەکە با ئاشکرا پێ بڵێ براکەم وەڵی تۆ حیفە گەنجێکی ڕێکوپێکی دینداری بەڕێزی بە ئەخلاقی کاسبی بەس بەخوا پارەش ئاوان نابێ هەڵی ڕێژی لە زۆشتی بەجێ سەرفی دەکەی براکەم تۆ پێویستیت بە هاوسەرگیری دەبێ بەینی ماڵ و حاڵت دەبێ ئەم پارانە لە ئەمڕۆدا باکۆی کەینەوە لای خوشکی خۆت داینە بە نووسراوە بە ژماردن بە نووسین هەمووت بۆ هەڵدەگرم و لە کاتی پێویستە پێشکەشت دەکەمەوە ئەگەر زانیت ئەمە لەگەڵا دەکا ئەم قسە لەگەڵکردنە باشترە ئەگەر زانیت وتی ناوەڵا ئەگەر ڕۆژێ ئاشکرا بوو پارەکەی وتی یەخوا خوشکەکەم دەستت خۆش بێ وەڵا ماڵت ئاوا بێ بەخوا ئەگەر تۆ نەبووی تا ئێستا نەمدەزانی ئەم پارانەم هەرچی لێ کردووە چونکە دیارە کە تۆ پاری لە جیفان دەردێنێ و هەز نەیژماردووە پێشتر هەر بڵاوی دەکاتەوە پەیدای دەکا و سەرفی دەکا نازانێت چی هاتووە چی ڕۆیشتووە ئەینا هەستی پێ دەکرد خۆی دەیژماردەوە ئەگەر زانیت جۆری دووەمیانە لە کاتی ئاشکرابوونە دەستخۆشی ئەم هەنگاوە دڵسۆزانی خوشکانە لێ دەکا ئێستا هیچی پێمەڵێ ئێستا هەر ئەوە ناو بەناو پارێکی لێ دەرێنەوە لە کاتی پێویستا بیدەوە بەڵام جۆری یەکەمیان عەرزم کردی ئەگەر دەزانی براکەت ڕۆژی ئاشکرابوون لە جیاتی چاکە لەوانەیە بوختانت پێ بکە یان پەیوەندی خوشک و برایەتیتان یەکجاری بەهۆی ئەم کارەوە بپسڕێ ئەوە پێی بڵێ و قسەی لەگەڵا بکە و ڕێنمایی بکە یان جۆرەکەی دووەم کە عەرزم کردی دەستەکانت خۆش بێ بەڕاستی خوشک و برا دەبێ هەمیشە ئاوا دڵسۆزی یەکتر بن خاتو لاڤە فەرمووی براکەم پەیوەندی تێکچووە لەگەڵ خۆم و هاوسەرم لەگەڵ ماڵ و منداڵی خۆی دەژیاویش لەسەرەوە بووە کە لەگەڵ دایکم خراپ بووە بەڕێزان لەگەڵ دایکت خراپ بووە لە قیامەتە خوشکە لاڤە ئەو خۆی عقوبەی خۆی وەردەگرێ و ئەم خراپ بوونەی لەگەڵ دایکتان نایەتە سەر تای تەرازوەکانی ئێوە تەنها ئەوەی کە لەگەڵ سەرتانە جەنابت و هاوسەری بەڕێزت کە پەرۆشی دایکتانە یەکەم خۆتان خزمەتی دایکتان بکەن خزمەتی ئەم دایکە هەر لەسەر برایەت واجب نییە بە هەمان شێوە تۆش تۆی کچی بەڕێزیش تۆی هاوسەری ئەو پیاوە بەڕێزە خۆت و مێردەکەت واجبە لە خزمەتی دایکتاندا بن کە تۆ خزمەتی خۆت بەرامبەر بە دایکت بەقەدەر توانا و ئیمکانێتی خۆتان جێبەجێ کرد خوا لە قیامەتەوە لەوە لێ ناپرسێتەوە بۆچی براکەت ئەرکەکانی خۆی بەرامبەر بە دایکت جێبەجێ نەکرد لەوە لێ ناپرسێتەوە ئیلا مەگەر لەوە لێت پرسێتەوە بە زمانی شیرین بە حیکمەت شەوێک پشن چایەکی لا بخۆنەوانێ و دوو قسەی خێری لەگەڵا بکەن برا شیرنەکەم تۆزێ وەسف و ستایشی چاکەکانی بکەن و پیا هەڵ بڵێن ئەمجا بڵێ وەڵڵی هەموو سیفاتەکانت باشە بەڵام دایکم پێویستی بە چاودێری زیاترە نەڵێ لەگەڵ یا خراپی بڵێ هێشتا ئەگە باشی بەڕاستی چاوەڕێی باشتر لێ دەکرێت ئەگەر قسەکانی وەردەگرت ئەگەر قسەشی لێ وەرنەدەگرتن هەر گوێی لە قسەی ئێوە نەدەگرت و ڕەفتارەکانی هەر نابەجێ بوون بەرامبەر بە دایکی تۆ چاک بە لەگەڵ دایکتا کردەوەکانی براکەت بۆ خۆی و قیامەتی خۆی ئێوەش بە نسبەت هاتوچۆوە تەرکی عەلاقەی مەکەن ئەگەر مناسبەتێک بوو شەکرا خواردنەوەیەک و ژنهێنانێکی کوڕ و کچی هەبوو سەردانی بکەن جژنی ڕەمەزان و قوربان بوو لەبەر دەرگاوە چوونە ئەگەر پێشوازی ماڵی لێکردن بچنە ژوورەوە ئینا لەبەر دەرگاش بێ پێشوازی لێ بکەن جار و بارێک مانگی جارێک بێ بە تەلەفۆن هەواڵی پرسی بکەی کاکەی جان چۆنی براکەم باشی جا ئەگەر ئەویش ئەگەر ئەو برایشتان خوشکە لابە تۆ دەست پێشکەری بکە بە تەلەفۆن بە چوونە ماڵ لە مناسبەتی خۆشی و ناخۆشیدا بەشداری ماڵی براکەت بکە ئەگەر ئەویش دەستی برایەتی هێنایە پێشەوە و دەستی خشتە دەستی خوشکی خۆیەوە و ئەویش لە تۆ زیاتر شادمان بوو بەم دروست بوونەوەی عەلاقەیە والله خوا گەورە دوو پاداش بۆ تۆ دەنووسێ و پاداشتش بۆ ئەوی دەنووسێ بەڵام ئەگەر تۆ چوویتە ماڵی تەلەفۆنت کرد و تەلەفۆنەکەی بلۆک کردی جوابی نەدایتەوە چوویتە بەر دەرگای ماڵی و بەڕاستی پێشوازەی وای لێ نەکردی و لوتەلا بوو لەگەڵتا جارێک دوو جار ئەگەر هەر تەرکی عەلاقەی کرد و مادام تۆ غەرەزی شەخسی لەگەڵیان نییە ئەو کاتە هەر کەسە لە ماڵی خۆی ئەو کاتە گونەهبار نابی بەڵام هەمیشە تۆ دەست پێشکەری چاکە بە ئەگەر بەرامبەرەکەت هەر ڕەفزی کرد ئەوە لە قیامەتا گوناهی تۆش و ئەویش ئەم تەرکی خزمەتیە دەچێتە سەر ئەو بەڵام وەکو عەرزم کردن خوشکە لاڤە تۆ چەند مناسبەتێک قۆزەوە بەڵکو خوای گەورە ڕەحمکە ئەویش ئەگەر لی نزیک ببنەوە بەخوا باشترە با ئەو گوناهە گەورە نەباتە قیامەتی خۆی ئەگەر ئێوە خزمەتەکەدام دروست بێتەوە خوشک و برایەتێکە و عەلاقەکەتان لەوانەیە ڕۆژێ بە زمانی شیرین پێی بڵێن کە لەگەڵ دایکیشتا باش بێ و بەڵکو دایکیشت گەرنی ئازاکە و ئەمیش بکەوێتەوە خزمەتی دایکت دوور بە دوور و بە ناحەزی هیچ شتێ چارەسەر نابێ بەڵام وەکو چەند جارەی دەکەمەوە ئەگە براکەت هەر تەرکی عەلاقەی ئێوەی کرد و هەر نەیویست
ئێوە لای خوا گوناهبار نابن و خواش ئاگای لە نێتی دڵ و دەروونەکانە. کاک ڕەسوول فەرمووی ئەم شەوی جومعە و سوڕەتی کەهف بە عەرەبییان بە کوردی بخوێنین. بەڕێزان قورئان پەیوەندی بە کوردی و عەرەبیەوە نییە. قورئان کەلامی خوای پەروەردگارە بۆ ئەو کەسەی کە توانای قورئان خوێندنەوەی هەبێ نابێ کوردیەکەی بخوێنێتەوە. کوردی خوێندنەوەکەی ئەجری هەیە بۆچی؟ بۆی لە مانای قورئانەکە تێبگەی. بەڵام قورئان دەبێ وەکو خۆی بخوێندرێتەوە. ئەو کەلامەکە خوای گەورە چۆنی دابەزاندووە لەو موسحەفەیە بۆمان نووسراوەتەوە وەکو خۆی، پەیوەندی بە زمانی کوردی و عەرەبی و فارسی و ئینگلیزیەوە نییە. کەلامی خوا قورئان وەکو خۆی بیخوێنەوە. کاکە ڕەسوول ئەگەر وەکو خۆی دەزانی بیخوێنەوە وەکو خۆی بیخوێنەوە. ئەگەر نازانی قەڵەم قورئان بەکاربێنە. ئەگەر نازانی لە ڕێی مۆبایلەکەتەوە چەند جار گوێ لە سوڕەتی کەهف بگرە و قورئانەکە لەبەر دەستدا بێ کە ئەلحەمدوللا تۆ دیارە خوێندەواریت هەیە، فێری دەبی بە قەڵەم قورئانەکە بە گوێگرتن لە مۆبایلەکە حتا فێر دەبی. یان مامۆستای گەڕەکەکەتان یان گەنجێکی خوێندەواری ناو خێزانەکەتان کە سوکار سوڕەتی ئەلکەهف فێر ببە وەکو خۆی بیخوێنیەوە. ئەو کاتە 100 دەرەجە ئەگەر ئەجر و پاداش بۆ خوێندنی سوڕەتی کەهفە بێ هەر 100 دەرەجەکە دەست دەکەوێت. بەس ئەگەر ماناکەت خوێندەوە کوردیەکەت خوێندەوە لەوە چێت 50 دەرەجە دەستکەوێت، لەوە چێت 40 دەرەجە دەستکەوێت. هەرگیز خوێندنەوەی تەفسیری کوردیەکە جێگەی خوێندنەوەی کەلامەکەی قورئانی پیرۆز وەکو خۆی ناگرێتەوە. کاک ڕەسوول هەوڵ بدە ئەگەر دەیزانی قورئانەکە وەکو خۆی بخوێنەوە، نەک بە ناڵم عەرەبیەکەڵم قورئان کەلامی خوایە. ئەگەر نازانی لە ڕێی قەڵەم قورئان و مۆبایل و فێربوونەوە فێر ببە و تەفسیرە کوردیەکەش ئەجرەکەی دەکاتە نور عەلا نور. هەم قورئانەکە جوان بخوێنیەوە هەم تەفسیرەکەشی بۆی لە مانا کوردیەکەی بە زمانی خۆمان حاڵی بی ئەوە پاداشتەکە دووچەندان دەبێ، بەڵام قورئان دەبێ وەکو خۆی بخوێندرێتەوە. کاکە محەممەد دەستی سوتاوە تەیەموم چۆنە بەڕێزان؟ کەسێک قاچێکی سوتاوە، کەسێک دەستی سوتاوە، ئەو شوێنە نابێت هەڵ بکرێ. دەم و چاوت بشۆ، دەستی ڕاستت بۆ نمونە یان دەستی چەپت سوتاوە، ئەو دەستەی کە ڕاستە کە ساغە بیشۆ. ئەو شوێنش کە سوتاوە تۆ ئێرەت سوتاوە خوا نەخواستە ئەمەت ساغە، لێرەوە بە سۆندەیەک لەبەر بەلوعەکە تەڕی بکەواتە تا ئانیش کرد مەسحی سەرت بکە بەس تەنها دەستن نەشتووە. ئەو تۆزەی دەستن نەشتۆ کە سوتاویەکەی پێوەیە ئەوەی ساغا لەوێ پشۆ لە بەهەر شێوازێک بێ مەسحی سەرت کردەوە قاچەکانت پشۆ. دوای ئەو بە خاولیە خۆت و شک کردەوە بە فەرشی ماڵەکەتان بە دیوارەکە، ئێستا تۆز و خۆڵ زۆرە لە هەموو شوێنەکە هەیە، دەست دەکەی دەستزەر سەر فەرشەکەی ماڵەکەت سەر دیوارەکە ئەڵی نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم، دەستی پێدادەی دەست بە دم و چاوتا دێنی. ئەم قۆڵانە تا ئێرە هەڵدەکەی لە مەزهەبی ئیمامی شافعیدا دەستی چەپت بەیەنی بەسەر دەستی ڕاستە تا ئانیش کرد بەم شێوەیە، نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم ئاوە بەم شێوەیە مەسحی سەر و قاچی نیە ئەچی نوێژەکانت دەکەی. بۆ نوێژی دووەم ئەگەر دەست نوێژ نەشکا تازەی ناکەیەوە، بەڵام دەوێت تەیەمومەکە لە مەزهەبی ئیمامی شافعیدا ڕەحمەتی خوای لێبێ تەیەمومەکە بۆ فەرزێشکە دیسان تازەکەیتەوە، ناڵی نێتمە تەیەموم دەکەی، نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم، واتە ئەم شوێنەی کە تەڕ نەبوو و نەشۆراوە حرامە نوێژ بکەی. بەم دەست لە خۆڵدانە کە خوا لە قورئانە بە درێژی بۆی باس کردوین، دەست لە خۆڵەکە دەدەی نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم لە فەرشەکە لە دیوارەکە بەدم و چاوتیا دێنی بەم دەستەوە تۆ دەستەتە مەسحی سەر و قاچینە و نوێژەکانی خۆت دەکەی. کاک محەممەد کاک ڕێبوار فەرمووی 5 ملیۆنم لای برادێکم داناوە مامەڵەی پێوە دەکەم، مامەڵی کارتی مۆبایلوانە مانگی 400,000 دەداتێ. ئەمە وەکو خودی خۆی کاکە ڕێبوار ئیشکالی لەسەر نییە، ئیشکال لەسەر ئەوەیە ئایا 5 ملیۆن دینار لە مامەڵەدا 400,000 پەیدا دەکەم من لەو بڕۆیادانیم بڕاکە منیش وەک تۆ کاسبی دەکەم، منیش نەموچێ مەلایەتیم هەیە و نە ژیانیشم 250 نێری مەلایەتیم لە ژیانمە ئیسفادە نەکردو، ئەوەی هەمان بووە وتومان الحەمدوللا هەمووی فی سەبیلیللاه وەکو ئەو خەڵکە لە بازاڕە مامەڵە دەکەین. من دڵنیات دەکەمەوە یەقینی تەواوت هەبێ لە بازاڕە هیچ کات 5 ملیۆن دینار بە پارەی حەڵاڵ و کاسبی حەڵاڵ و مامەڵەی حەڵاڵ مانگی 400 دینار 400,000 پارەی حەڵاڵ ناداتێ، چونکە ئەگەر 400 بدا بە تۆ ئەبێت 400یش بۆ خۆی هەڵگرێت، چونکە ئەو بە نیوەی مامەڵەتان بۆ دەکا. ئیتر ئەم 800,000 لە 5 ملیۆنە زۆر زەحمەتە، بە تایبەتی لە کارتی مۆبایلە کە ئیسفادەکەی بەو شێوەیە نییە. بۆیە مامەڵەکە خودی خۆی دروستە، بەس گومان کاکە ڕێبوار لەوەدا هەیە خوا نەخواستە ئەم 5 ملیۆنەی تۆ 1-2 مانگ 3 مانگ 4 مانگ بداتێ هەر لە پارەی خۆت تا 2 ملیۆنت دەداتەوە عیبی نەبێت، دوای بڵێ وەڵا کاکە پارەکە زەرەری کرد و کارتەکان دزران و کۆمەڵە قیل و قال بێتە پێشەوە وەڵا 3 ملیۆنەکەی کە دڕۆی هەر لە پارەی خۆت خەڵک ئێستا مامەڵەکە فێر بووە، ئەڵێ ئەوەندەم بدەیتێ بڕواتان هەبێت لە 5 ملیۆنە هەرگیز 800,000 حەڵاڵ بەو پارەیە لە مامەڵەی بازاڕی ئەمڕۆدا پەیدا ناکرێ. ئەزیزەکەم
بۆیە تکار لێ دەکەم بە بەرچاوڕوونی ترەوە بە پارەی پارە بدە بە کەسێک کە مامەڵەکە یەکەم حەڵاڵ بێ و ئەو بڕانە کە ئاوا زۆر بوو و لە پێشە دیاری کرد ئەبێ کاکە ڕێبوار پێت بڵێ مانگی ئەم 5 میلیۆنەی تۆ کە لە لای منە ئەمە نەک بۆ جەنابەت بۆ هەموو کەس من بم تۆبی کاک ڕێبوار هەر کەسێک بێ ئەڵە 5 میلیۆنم هەیە ئەیدەی بە فڵان کەس کاک فڵان کەس کاک محەممەد کاک ئەحمەد کاک فڵان ئەم 5 میلیۆنە لایە نابێت کاک محەممەد کاک ئەحمەد کاک فڵان بڵێ وەڵڵا کاک ڕێبوار یەقینت هەبێ مانگی 400,000 خۆت دەدەمێ ئەمە ڕیبایە ئەوە ڕیبایە ئەوە دڵنیە بە پارەکەت دەفەوتێ یان کەسابەتی نامەشروعی پێوە دەکا ئەبێ بڵێ ئەم پارەیە مامەڵەی پێوە دەکەین خۆی کرد ملیۆنێکمان مانگی دەستکەوت لەوە چە مانگی 100,000مان دەستکەوێت لەوە چە 50,000مان دەستکەوێت لەوە چ ئەم مانگە هەر زەرەر بکەین ئەبێت تۆ نەک هەر بۆ قازان چاوەڕێبی ئەبێ چاوەڕێی زەرەریش بی ئەم بابەتە زۆر وردە هەموو مسلمانان تێبگەن ئەگەی وتی هەموو مانگی 400 خۆت وەرگرە ئەوە ڕیبایە ئەوە دڵنیا بە حرامە ئەبێ بڵێ قازانجمان بە شەریکایەتی یان دوو بەشی قازانجی تۆ بەشێکی ماندووبوونی من یان نیوە بە نیوە بۆ خۆتان ڕێک دەکەون ئەمجا بڵێ ئێمە ئێستا ناتوانین دیاری بکەین کەسابەت مانگی وا هەیە زۆر دەست دەکەوێت مانگی وایە کەسابەت هەر نییە جاریش هەیە لە مامەڵە بۆیە حەڵاڵە زەرەریشی تێدایە کاکە ڕێبوا دەبێت تۆ دڵنیا بێگە زەرەریشت بەرکەوت کابرا بەڕاست و درستی وتی زەرەرت بەرکەوتووە بڵێ کاکە چۆن لە قازانجا شەریکین لە زەرەریشە بەقەدەر پارەکەی خۆم شەریکم ئاوا دروستە ئەینا وەکو جەنابەت باست کرد ئەبێ وریابی ئەمە فێڵێکە ئەمە حرامێکە پارەی خۆت مەخە ئەو شوێنانەوە بەڕێزان کاتی بەرنامەکەمان کۆتایی پێهات نەمانتوانی تەلەفۆنی تروەرگین داوای لێبوردن لە ئەو بەڕێزانە دەکەین کەوا لەگەڵماندا بوون سوپاسی ئەوانش دەکەن کە پەیوەندیان کرد و پرسیاری جوانیان کرد خوا پاداشتی برایانی بەڕێزیشم لە کۆنتڕۆڵ و لە کامێراکان و لە دەنگ بداتەوە کە هاوکار بوون لە پێشکەشکردنی ئەم بەرنامەیەدا خوای گەورەی یار و یاوەری هەموو لایەکمان بێ بە خوای گەورەتان دەسپێرم والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه